سلااوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیواداری لە هەر کوێهان ساغ و سلامەت بن. ئەمڕۆ شەممە سیوێکی پوشپەڕی ساڵی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 22 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. گیان لە دەستان و برینداربوونی سێ کۆڵبەر لە ناوچەی سەرشیوی سەقز، پلۆمپی 10 کافە و ڕێستۆرانت لە ورمێ، بەردەوامی خەباتی ژنان دژ بە کۆماری ئیسلامی، کۆبوونەوەی بنەماڵەی بەهاییەکان لە بەردەم گۆڕستانی خاوەران، دەست بەسەرکردنی ژنانی وەرزشوانی دژبەری حیجاب لە بەندەر عەباس، ناڕوونی چارەنووسی سێ بەندکراوی بەلوچ لە زیندانی زاهیدان، سازکردنی پەروەندەی گەندەڵی بۆ بێژەری سرودی سڵاو فەرماندە و سەپاندنی گەمارەی نوێی ئەتحادیە ئوروپا بەسەر کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. گیان لە دەستان و برینداربوونی سێ کۆڵبەر لە ناوچەی سەرشیوی سەقز بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی سی پوشپەر ئۆتۆمبیلی کۆڵبەران لە ناوچەی سەرشیوی سەقز وەرگەڕاو و بەهۆیەوە کۆڵبەرەی گیانی لەدەستدا و دوو کەسی دیکەش بریندار بوون. کۆڵبەری پیشەیەکی پڕمەترسیەوە و لاوانی کوردستان بەهۆی نەبوونی هەلیکار، بێکاری، هەژاری و دەستکورتی ڕووی لێ دەکەن. لەم ساڵانەی دواییدا ڕێژەی کۆڵبەری منداڵان و ژنان تا ڕادێکی بەرچاو بەرز بووەتەوە و تەنانەت بە ساڵاچوانیش بۆ دابین پارێتیان ناچارن پەنا بۆ سنوورەکان بەرن و گیانیان بخەنە مەترسیەوە. ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە ماوەی 44 ساڵی تەمەنیدا هیچ بایەخێکی بە خەڵکی کوردستان نەداوە و ئێستاش بە چاندنی مین، تەقەی ڕاستەوخۆ و ڕاودونانی کۆڵبەران هەوڵی ڕێگریکردن لەو دیاردا ئەدات. پلۆمپی 10 کافە و ڕێستۆرانت لە ورمێ. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 10 کافە و ڕێستۆرانت لە شاری ورمێ بەهۆی ڕەچاو نەکردنی یاسای حیجابی زۆرە ملێ لەلایەن ئیدارەی ئەماکنەوە پلۆم کراون. لە درێژەی سیاسەتی سەرکوت و زەوتکردنی مافە سەرەتاییەکانی خەڵک لەلایەن کۆماری ئیسلامیەوە، ناوەندە ئینتزامی و قەزای و ئەمنیەتیەکان وێڕای گوشارخستنە سەر کۆمەڵە تیجاریەکان بەسەدان دوکانیان لە شارە جۆرەجۆرەکانی ئێران بە بیانووی پێشکەشکردنی خزمەتگوزاری بە ژنانی دژبەری حیجابی ئیجباری پلۆم کردووە. لە دوو ڕۆژی ڕابردوودا 10 شوێنی کەسابەت لە شاری ورمێ و 5 کافە لە ئیسلام شاری تاران لەلایەن ڕژیمەوە داخراون. بەردەوامی خەباتی ژنان دژ بە کۆماری ئیسلامی. بەپێی ئەو وێنە و گرتە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵاب لە سەرانسەری ئێران سەرەڕای دامەزراندنی دووبارەی گەشتی ئیرشاد و هەڕەشەکانی ڕژیم دیواری شارەکان بە دروشم دەنەخشێن و بەبێ حیجابی ئیجباری لە شوێنە گشتیەکان پیاسە دەکەن. کچانی ئازاد و بوێری ئێران دەور و نەخشێکی گەورەیان لە درێژەدان بە شۆڕشی ژینە هەیە و بوێرانەدار و دیوارەکانی شارەکان بە دروشمی دژ حکوومەت دەنەخشێنن. لە شەقام و پارک و بازاردا پیاوان بەرگری لە ژنانی دژبەری حیجابی ئیجباری دەکەن و بنەماڵەکان پشتیوانی لە کچەکانیان دەکەن. لەو دیمەنە جوانانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەتەوە، کۆبوونەوەی سارا سیاهپور، چالاکی سنفی فەرهەنگیانی ئێران لەگەڵ ژمارەیەک لە هاوڕێکانی کە بە تووڕدانی حیجابی زۆرە ملێ ڕای دەگەێنن، پێکەوە پەیمانمان بەستووە کە هیچ کات نەگەڕینەوە دواوە. کۆبوونەوەی بنەماڵەی بەهاییەکان لە بەردەم گۆڕستانی خاوەران. ڕۆژی هەینی سی پوشپەڕ بنەماڵەی دادخوازانی خاوەران لە کاتی سەردانی گۆڕستانی خاوەران چاویان بە بنەماڵەی بەهاییانی قوربانیەکانی دەستی کۆماری ئیسلامی کەوت و پێکەوە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەوتەی سەرچاوە خۆجێیەکان بەرپرسانی گۆڕستانی خاوەران سەرەتا بۆ ماوەی 2 سەعات بنەماڵەی دادخوازانیان لەژێر گەرمای 50 پلەدا ڕاگرتووە. دوجار کە ڕێگەیان بە چوونە ژوورەوە داوە، ئەمجارە بە بیانووی جیاکردنەوەی خێزانەکان ڕێگەیان بە بنەماڵەی بەهاییەکان گردووە و پاش 1 سەعات لەژێر چاودێری هێزەکان توانیویانە بچنە ژوورەوە. ژانی باسە کابینینی ئەو یەکگرتوویە و نوێکردنەوەی پەیمان لەگەڵ بنەماڵەی دادخوازان هیوا و ئومیدێکی گەورەیە بۆ سەرکەوتن لە داهاتوێکی نزیکدا. دەست بەسەرکردنی ژنانی وەرزشوانی دژبەری حیجاب لە بەندەر عەباس. ڕۆژی پێنجشەممە 29 پوشپەڕ هێزەکانی حکوومەت لە لێوارەوەکانی بەندەر عەباس دەستیاندایە دەست بەسەرکردنی ئەو ژنە وەرزشوانانەی
حجابی ئیجباریان تۆڕداوە. محەممەد حسین ئاجرلو هاوژینی نیلوفەر حامدی ڕۆژنامەنووسی زیندانی هەواڵی دەستبەسەرکردنی ژنانی وەرزشوانی لەلایەن گەشتی ئێرشاد لە ساحلی خاجە عەتایی بەندەر عەباس بڵاو کردوێتەوە. لە راپۆرتی ئەو هەواڵنێرە و لە زاری ژنانی وەرزشواندا هاتووە کاتێک بەیانیان بۆ پیاسەکردن دەچین هەموو جۆرە مرۆڤێک لەو شوێنە دەبینی، بەڵام هێزەکانی حکوومەت کاریان بە فرۆشیارانی مادە هۆشبەر و مەشروبی ساختە دز و بێڕەوشتەکان نییە و کەسانێک کە دەیانەوێت ڕۆحی کۆمەلگا بە وەرزشکردن بەرزڕاگرن و کولتوری تەندروستی تەبلیغ بکەن دەست بەسەر دەکەن. تالیقی دوو مامۆستای زانکۆ لە ئیسفەهان و خوێندکارێک لە ئەهواز. بەپێی راپۆرتەکان دوو مامۆستای ئیلاهیاتی زانکۆی ئیسفەهان بە ناوەکانی مهدی مۆتیع و محەممەد سوڵتانی و خوێندکارێکی زانکۆی جۆندی شاپوری ئەهواز بە ناوەکانی ئەشکان ڕئیسی لەلایەن کومیتەی ئینزباتی و ناوەندە ئەمنیەتیەکانەوە تەعلیق کراون. ئەشکان ڕئیسی خوێندکاری کۆتایی بواری دەرمانسازی زانکۆی جۆندی شاپوری ئەهواز بووە و لەلایەن کومیتەی ئینتزباتیەوە بە تۆمەتی بەشداری لە کۆبوونەوەی نایاسایی و هەڵا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ماوەی 4 ترم لە پرۆسەی خوێندن دوور خراوەتەوە. لەلایەکی دیکەوە دوو مامۆستای خۆشناو و بە سابقەی زانکۆی ئیسفەهان بە ناوەکانی مهدی مۆتیع و محەممەد سوڵتانی لەلایەن کومیتەی ئینزباتی و لەژێر گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان بە تۆمەتی دژایەتی لەگەڵ ئیسلام و نیزام لە کار تەعلیق کراون و حەقدەستەکانیان قەت کراوە. ناڕوونی چارەنووسی سێ بەندکراوی بەلوچ لە زیندانی زاهدان. بەپێی راپۆرتی چالاکانی بەلوچ سێ برای بەندکراوی بەلوچ بە ناوەکانی بەختیار و وەحید و سەعید چاری زەهی ماوەی 8 مانگە لە زیندانی زاهدان ڕاگیراون و چارەنووسیان نادیارە. بەپێی زانیاریەکان سێ برای بەلوچ بە ناوەکانی بەختیار چاری زەهی خێزاندار و باوکی دوو منداڵ، سەعید چاری زەهی خێزاندار و باوکی منداڵێک و وەحید چاری زەهی خێزاندار و باوکی منداڵێک مانگی خەزەڵوەری 1401 لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە لە شارستانی مێرستان دەست بەسەر کراون. ئەو سێ هاوڵاتیە بەلوچە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم لە دەرەوەی وڵات زیندانی کراون و لە دەستپێ ڕاگەیشتن بە پاورێزەر بێبەشن و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. سەپاندنی گەمارۆی نوێی ئیتحادیە ئەوروپا بەسەر کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتی دوێچەوێلە شۆرای ئەوروپایی هاوکار لەگەڵ بڵاوکردنەوەی راپۆرتی خۆی سەبارەت بە دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە ئوکراین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەمارۆی نوێی بەسەر چەند شرکەت و کەسایەتیدا سەپاند. بەپێی ئەو راپۆرتە 6 کەسایەتی کۆماری ئیسلامی کە نەخشیان لە هەناردەکردنی پەهبات بۆ ڕووسیە و پشتیوانی لە حکوومەتی سووریا هەبووە بە لیستی تەحریم ئیزافە کراون. دارایی ئەو کەسانە لە وڵاتانی ئەوروپایی زەوت دەکرێت و شاروەندان و شرکەتە ئەوروپاییەکان ناتوانن مامەڵەی تجاریان لەگەڵدا بکەن، هەروە ڕێگەیان پێنادەن بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا سەفەر بکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە شەپۆلی گەرما و زریان لە ئەوروپا و ئامریکا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا شەپۆلێکی گەرما و زریان وڵاتانی ئەوروپایی و ئامریکایی گرتووەتەوە و بەهۆیەوە سەدان هێکتار دارستان سوتاون و 6 کەس گیانیان لەدەستدا و 18 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان پلەی گەرمای بێسابقە لە باشووری ئەوروپا بۆتە هۆی ئاگرگرتنی دارستانەکان لە یونان و لە ڕوومی پایتەختی ئیتالیا پلەی گەرما گەیشتوتە 49 پلەی سلیزی. بەوتەی بەرپرسانی بەهداشت و دەرمانی ئەوروپا بە سەدان کەس سەردانی ناوەندە دەرمانیەکانیان کردو هێزەکانی فریاکەوتن لە ئامادەباشی تەواودان. لەلایەکی دیکەوە شەپۆلی زریان و بارانی باران باکووری ئەوروپای گرتووەتەوە و لە ناوچەی بالەکان 6 کەس بەهۆی گەردەلوول و بروسکە گیانیان لەدەستاوە. لە ئەمریکاش بە هەمان شێوە گەردەلوولێکی بەهێز لە ئیالەتی کارۆلینای شۆمالیدا ڕوویداوە و بەهۆیەوە دەیان خان و لە ناوچوون و 18 کەس بریندار بوون. خۆشەویستان هەواڵەکانتان پێشکەشکرا کاتوساتێکی خۆش بۆ هەمووتان.